بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕە 22. نزیککردنەوەی ژمارە دەیەکان. نزیککردنەوە ژمارە دەیەکان هیچ جیاوازی نییە لەگەڵ نزیککردنەوەی ژمارە تەواوەکان یان ئاساییەکان. لێرە ژمارەیەکی دەیی هەیە، ژمارە 1,563 ئەو ژمارە دەیەی نزیک دەکەینەوە بۆ نزیکترین بەش لە 100. لێرەش هەر دروستکردنی خانەکان یان دەستنیشانکردنی خانەکان زۆر گرنگە هەتا بزانم کامە ڕەنووسی نزیک دەکەمەوە. نزیکترین بەش لە 100 یەکەم جار با تەمەشاکەین بزانین فاریزەکە لە چێیە. فاریزە لێرە، ئەوە فاریزە. یەکەم خانە لە لای ڕاستی فاریزە دەکاتە بەش لە 10. یەکەم خانە لە ڕاستی فاریزە بەش لە 10. ناوەکی تایبەتیشی هەیە 10. پاشان پاش ئەو خانەی چ دێ؟ خانەی بەش لە 100 یان بەش لە سەدان. ئەوجا بەش لە 1000 کەواتە بەش لە 10 بەش لە 100 بەش لە 1000. لە کاتی دانانی خانەکان لە لای ڕاستی فاریزە بەرەو لای ڕاست دەڕۆین، بەڵام لە کاتی دانانی خانەکان و دەستنیشانکردنیان لە لای چەپی فاریزە بەرەو لای چەپ دەچین. کەواتە یەکەم خانە لێرە لە لای چەپی فاریزە خانە یەکانە، دوایە دەیان، دوایە سەدان، ئەوجا هەزاران، هەتا دێ گەورە دەبی. بێگومان لێرەش هەتا دێ خانەکان گچکە دەبنەوە، بەڵام دەستنیشانکردنیان هەمیشە لێرەوە لە لای ڕاست ئەوها دەست پێ دەکا. بەش لە دەیان، بەش لە سەدان و بەش لە هەزاران. بەش لە هەزاران زۆر گچکەترە لە بەش لە سەدان، نەک زۆر، بە 10 جار بچووکترە لە بەش لە هەزاران. لێرە نووسرایە نزیکترین بەش لە 100 واتای چ؟ واتە ئەو سێ لە زیادەیە. تەنیا دەمانەوێ لە پاش فاریزە یان لە ڕاستی فاریزە دەمانەوێت تەنیا 2 خانە هەبی، خانەکەی دیکە پێویست ناکە. واتە کامە ڕەنووسی نێزیک دەکەمەوە زۆر گرنگە، ئەو ڕەنووسەی نێزیک دەکەمەوە کە بەش لە 100. هەموو ئەو ڕەنووسانەی کە لە لای ڕاستی ئەو شەشەینە دەبنە 0. لێرە تەنیا یەکەیە دەبیتە 0. ژمارەکە چی لێ دێ؟ ژمارەکە دەبیتە 1 فاریزە 5 6 0. ئەوجا ئێستا دەپرسم ئایا ئەو شەشە بیکەمە 7 یان نا؟ چێ بڕیار دەدا؟ ئەو سێی تەنشتی بڕیار دەدا دیسان چونکە ڕەنووسەکی گچکە و بچووکە 6 نابیتە 7. کەواتە ژمارەکە دەبیتە 1.56 بەش لە 100. سفرەکەش یان دەنووسم یان نانووسم، کەیفی خۆمە. باشتر وایە نەنووسم چونکە 2 خانە بەسە بەش لە 100. لەو کتێبەی لەو وانەیەی لەو لاپەڕەی باسی چ دەکەن؟ باسی هێڵی ژمارەکان دەکەن. هەتا ئێستا لەو کتێبەی یان لە کتێبەکانی دیش پۆلی 4 و پۆلی 6 هێشتا بەباشی ڕوونیان نەکردیتەوە مەبەستیان چییە لە هێڵی ژمارەکان، چونکە هێڵی ژمارەکان زۆر زۆر ئاسانە ئەگەر دروست کرابی، ئاڵۆزە ئەگەر خوێندکار بەخۆی دروستکە. هەتا ئێستا
ڕوون نەکرایتەوە ئایا هێڵی ژمارەکان دروست کرایە و ئامادەیە و حازرە یان ئایا هێڵی ژمارەکان خوێندکار دەبی دروستیکە و بە خۆی ژمارەکە لەسەر هێڵی ژمارەکان دانێ. هەر دەبینم نووسرایە هێڵی ژمارەکان بەکاربینە، بەڵام ئایا لەسەر هێڵی ژمارەکان ئەو ژمارە هەیە 1.56 ئەو ژمارەش هەیە 1.57. ئەو ژمارەی ئەمنش دەمەوێ نزیکی کەمەوە لەسەر هێڵی ژمارەکان دانرایە، وەکو دەبینین ئەو ژمارەیە نێزیکترە لەو ژمارەی هەتا لەو ژمارەی. بەوەی دەزانین کە شەشەکە نابیتە 7 وەکو خۆی دەمینێتەوە چونکە نێزیکە لە 1 و 5 و 6. هەر ئەوەندە لێرە ڕەنگە سوود لە هێڵی ژمارەکان وەربگرین. کەواتە لە کاتی نزیکردنەوەی ئەو ژمارەی چونکە نێزیکترە لە 1 و 5 و 6 هەتا ئەوەی لە 1 و 5 و 7 لەبەر هەندەیە ژمارەکە نابیتە 1 و 5 و 7 چونکە ڕەنووسی سێش ڕەنووسە بچووکەکانە، بەڵام لە کاتی بەکارهێنانی هێڵی ژمارەکان تەنیا بە تەماشاکردنەک دەزانین ئەو ژمارەیە کە نزیک دەکرێتەوە چی لێ دێ دەبیتە ئەو ژمارەیە. کورت و کرمانجی ئەو های لێ دێ. کەواتە ئەو ژمارەیە ئەو های لێ هات. بێگومان باشتر وابوو لێرە سفرەک هەبی، لێرەش سفرەک هەبی، هەتا ئەمن بزانم ئەوانە چنە، ئەو ژمارەیە چییە؟ ئەو ژمارەیە خوێندکاری ژیر 1 و 5 و 6 و 1. ئەو ژمارەیە چیە لێرە؟ 1 و 5 و 6 و 2، 1 و 5 و 6 و 3، 1 و 5 و 6 و 4، 1 و 5 و 6 و 5، 1 و 5 و 6 و 6، 1 و 5 و 6 و 7 و 6 و 8 و 6 و 9 چونکە 6 و دەنیە دەبیتە 1 و 5 و 7. لە پاش 69 هەفتا دێ. ئەو هایە هێڵی ژمارەکان هەتا بچمە لای ڕاست ژمارەکان گەورە دەبن، هەتا بچمە لای چەپ گچکە دەبنەوە. کەواتە ئەگەر ژمارەکت دیت ئەوها لەسەر هێڵی ژمارەکان بتەوێ نزیکی کێوە بزانە ژمارەکە لە چێیە، لێرە نێزیکی ئەو ژمارەیە کەواتە وەکو ئەوی لێدێ ئەو ژمارەی لێرە بی وەکو ئەو ژمارەی لێدێ کاتی نزیکردنەوە. ژمارە چیت کەم هەیە نووسرایە ئەو ژمارەیە نێزیکەوە بۆ بەهای ڕەنووسە شینەکە. کە من ژمارەی نێزیک دەکەمەوە بۆ بەهای ئەو ڕەنووسە کەواتە هەموو ڕەنووسەکان لە لای ڕاستی ئەو ڕەنووسە دەبنە سفر، ئەوها دەینووسم سفر. ڕەنووسەکانی دیش هەروەکو خۆیان دەنووسرێنەوە، لێرە 5، لێرەش 4، لێرە فاریزە، لێرە سفر. ئێستا ئەو سێ چی لێ دێ؟ ئایا سێیەکە دەبی بە 4 یان هەروەکو خۆی دەمینێتەوە چونکە 7 ڕەنووسەکی گەورەیە، سێیەکە دەبیتە 4 کەواتە ژمارەکە دەبیتە 0 4 5 4، 0 4 5 4. 0 و 454 بەش لە 1000. ڕەنووسی شینەکە نێزیک دەکەمەوە کەواتە چ دەنووسم؟ 0 و 4 جارێ لە 5ەکەی دەگەڕێم، سێیەکە دەبتە 0، 7ەکە دەبیتە 0. ئایا 5ەکە وەکو خۆی دەمینێتەوە یان دەبیتە 0 وەکو خۆی دەمینێتەوە چونکە سێ ڕەنووسەکی گچکەیە. بەڵام ئەو دوو سفرەی تەنیشت 5ەکەی پێویست ناکا بنووسم کەواتە تەنیا 0 و 45 بەش لە 100. هەروەکو هەموو نزیکردنەوە چییە؟ پرسیاری 1
ڕۆن بکەوە چۆن ڕێسای نزیکردنەوە بەکاردەینی بۆ نزیکردنەوەی 8 فاریزە 49 بەش لە 100 بۆ خانەی یەکان. ئەو جە بۆ خانەی دەیەک جارێ بۆ خانە یەکان واتە ئەمن دەچم خانە یەکان نزیک دەکەم و کامە خانە یەکانە بێگومان ئەوە خانە یەکانە. ئەدی ئەوە خانەی چەندە؟ ئەوە خانەی بەش لە 10 ئەوەش خانەی بەش لە 100. ڕاستی فاریزە هەمویان بەش وشەی بەش بەڵام بەش لە 10 ناوەکی تایبەتیشی هەیە دەیەک. ئێستا ئەمن دەمەوێت ئەو هەشتەی نێزیک کەمەوە کەواتە فاریزەی دەنووسم بەڵام هەموو ئەوانە دەبنە 0 چارەکە دەبیتە 0 نۆیەکەش دەبیتە 0 کەواتە 8 فاریزە 0 0 ئایا هەشتەکە دەبیتە 9 نابیتە 9 لەبەر چونکە ئەو چارەی تەنیشتی ڕەنووسەکی بچووکە کەواتە ژمارەکەم بووە 8 فاریزە 0 0 بەڵام پێویست ناکا بنووسم 0 0. ئێستا نزیکم کردەوە بۆ نزیکترین خانەی یەکان. ئێستا خانەی دەیەک نزیک دەکەمەوە. چ دەکەم؟ دەبی بزانم کامە خانەی دەیەکە. خانەی دەیەک ئەوە خانەی دەیەکەواتە چارەکەی نێزیک دەکەمەوە کەوا بۆ هەشتەکەی وەکو خۆی دەنووسم فاریزەی وەکو خۆی دەنووسم چارەکە جارێ نانووسم بەڵام نۆیەکەی دەکەمە 0. ئایا ئەو چارە دەبیتە 5 یان نا؟ بەڵێ دەبیتە 5 چونکە 9 ڕەنووسەکی گەورەیە لە تەنیشت چارەکەی لە لای ڕاستە. ئەوجا ئەو 0ش پێویست ناکا بنووسم ئەگەر بشنووسم هەڵە نییە بەڵام باشتر وانە نووسم 8 فاریزە 5. هەر ژمارەیەک بۆ بەهای ڕەنووسی شین نزیک بکەوە. ڕەنووسی شین 7 ژمارەکە چی لێدێ؟ دەبیتە 0 فاریزە ئەو ڕەنووسانە هەموو دەبنە 0 هەشتەکە دەبیتە 0 سێکەش دەبیتە 0. ئایا هەفتەکە کە نزیکی دەکەمەوە دەبیتە 8 گەورە دەبی؟ بەڵێ لەبەر چونکە هەشتەکەی تەنیشتی ڕەنووسەکی گەورەیە. ئەوجە پاشان ئەو 2 سفرانە پێویست ناکا بنووسم ئەو 2 سفرانە لا دەبەم 0 و تەنیا 0 و 8 بەش لە 10 یان 8 دەیەک. لێرە پێنجەکەی نێزیک دەکەمەوە بە خێرایی 0 و 26 لەبەر 26 چونکە ئەو 6 بووە 0 و چونکە 6 گەورەیە پێنجەکەش دەبیتە 6. پرسیاری 4 0 و فاریزە 1 وەکو خۆی 7 وەکو خۆی سێکەش هەر وەکو خۆی دەنووسرێتەوە چونکە ئەو دووە ڕەنووسەکی بچووکە دەبیتە 0 و سەیەکە هیچ گەورە نابی ژمارەکە ئەو های لێدێ. پرسیاری 5 بەهای ڕەنووسی شین دەکاتە 0 و 6ەکەی وەکو خۆی دەنووسمەوە هەشتەکە دەبیتە 9 چونکە ئەو 5 ڕەنووسەکی گەورەیە دەبیتە 0 هەشتەکەش دەبیتە 9 کەواتە لێرە 0 بەڵام پێویست ناکا بنووسم. پرسیاری 6 0 فاریزە ئەو 6 وەکو خۆی دەنووسرێتەوە و ئەو 6ەی ئێرە هیچی لە تەنیشت نییە هەتا بیکەمە 0 کەواتە هەر وەکو خۆی دەنووسرێتەوە 6 هیچ پێویستی نەدەکرد ئەوە 6. تەواو بووم لەو پرسیارانە. ئێستا دێمە لای ژمارەکەم هەیە 0 و
6 دەیەک و 2 بەش لە 100 و 8 بەش لە 1000 و 5 بەش لە 10,000. چی لێ بکەم لەو ژمارە دەیەی بۆ خانەی دیاری کرا و نزیکی بکەوە. ئەو جۆرە پرسیارانە هەمیشە دووبارە دەبنەوە لە کاتی تێست و تاقیکردنەوە. ئێستا ئەو ژمارە نێزیکی بکەمەوە بۆ نزیکترین دەیەک. یەکەم شت دەبی بزانم کامە دەیەکە، بێگومان دەیەک ئەو ڕەنووسە دەیەکە، کەواتە ڕەنووسەکانی هەموو دەبنە سفر لە ڕاستی دەیەکەکەی و دەیەکەکەش هەروەکو خۆی دەمینێتەوە چونکە ڕەنووسەکەی تەنشتی دووەکە ڕەنووسەکی بچووکە، کەواتە چی لێ دەبیتە 0 و 6 بەش لە 10. ئەوە تەواو بووم. پرسیاری 7. پرسیاری 8 نزیکی دەکەمەوە بۆ نزیکترین بەش لە 100. دەبی بزانم بەش لە 100 کامە ڕەنووسە. بەش لە 100 ئەو ڕەنووس دووەیە، کەواتە ڕەنووسەکانی لای ڕاستی دووەکەی هەموو دەبنە سفر، بەڵام ئەوەی لای چەپی وەکو خۆی دەبی بنووسمەوە. ئایا ئەو دووە دەبیتە 3؟ بەڵێ، چونکە هەشتەکەی تەنشتی ڕەنووسەکی گەورەیە، کەواتە چی لێدێ ژمارەکە دەبیتە 0 فاریزە 6 و 3. 63 بەش لە 100 چونکە نێزیشی دەکەمەوە بۆ تەنیا دەبی دوو ڕەنووسم هەبی بەش لە 100. ئێستا نزیکی دەکەمەوە بۆ بەش لە 1000. بەش لە 1000 کەواتە کامە خانە بەش لە 1000ە؟ بێگومان ئەو خانەیە، ئەو هەشتە بەش لە 1000ە. بەش لە 1000 کەواتە ئەو 5 دەبیتە 0. ئەوانە هەموو وەکو خۆی دەنووسمەوە. 62 ئایا هەشتەکە دەبیتە 9؟ بەڵێ، چونکە 5 ڕەنووسەکی گەورەیە، کەواتە ژمارەکە چی لێدێ دەبیتە 0 و 0 و دووەکە وەکو خۆی دەنووسرێتەوە. شەشەکە ببورن، شەشەکە وەکو خۆی دەنووسرێتەوە، دووەکە وەکو خۆی دەنووسرێتەوە، هەشتەکەش دەبیتە 9. ئەوە بەش لە 1000 629. ئێستا خانە یەکان نێزیک دەکەمەوە، دەبی بزانم کامە خانە یەکانە. ئەو سفرە خانە یەکانە کە خانە یەکان نزیک دەکەمەوە، ئەو ڕەنووسانە هەموو دەبنە 0 0 0 0 0. ئایا ئەو سفرە دەبیتە 1؟ بەڵێ، لەبەر چ؟ چونکە ئەو شەشە گەورەیەکە لە تەنشتیتی، کەواتە دەبیتە 1 فاریزە 0 0 0 0. بەڵام پێویست ناکە ئەو هەموو سفرانە بنووسم، تەنیا دەنووسم 1. وەڵامەکە 1. تەواو بووم لە لاپەڕا 22 هەتا وانەیەکی نوێ، لاپەڕەیەکی نوێ. دەتوانم بە خێراییش پێداچوونەوەی خێرا هەر ژمارەیەک بۆ بەهای ڕەنووسە شینەکە نزیک بکەوە. لێرە ژمارەکە دەبیتە چ؟ دەبیتە 600. دەبیتە 600. ئەو ژمارە دەبیتە 600. لێرە ئەو ژمارە دەبیتە چ؟ دەبیتە 1190. پرسیاری سێ ژمارەکە چی لێدێ؟ دەبیتە 30,000. 30,000. پرسیاری 4 ژمارەکە چی لێدێ؟ دەبیتە 176,000. لێرە ژمارەکە چی لێدێ؟ دەبیتە 400,000. ئەو ڕێسایش لە بیرت بێ، هیچ مانای نییە لێرە نووسرایتەوە، چونکە ئەو ڕێسایە لە مێژە دەبووە نووسرابە، نەک لەو لاپەڕەیە. زۆر لە مێژە پێشی چەندوانەی ئەو ڕێسایی ئەمە ئەو ڕێسایی بەکار دەینین، کەواتە لەبەر چ لێرە نووسرایە دەبووە لە مێژە نووسرابە ڕێسایەکە کووە، نزیککردنەوەکە کووە، ڕەنووسی گەورە چییە و ڕەنووسی بچووکیش کووە. لێرە دێمە کۆتای ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.